بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایەقم. ئێستا لە هەولێری پایتەختین، لەسەر شەقامێکی سەرەکی هەولێرین. مەبەستمانە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ئەو کەسانەتان دەنگی ئەو کەسانەتان پێ بگەێنین کە لە بەرەی یەکەمی بەرنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان لەسەر شەقامەکان، لەسەر سنوورەکان، لە ناو نەخۆشخانەکان، لە بازگەکان و مەبەستمانە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە هۆشیاری زیاتر بۆ هاوڵاتیان بڵاو بکەینەوە. ئەوەی ئەیبینن ئێستا هاتوچۆ کەمە لەسەر شەقامەکان، بەڵام پێویستە لەمەش کەمتر بێت، چونکە لەو کاتەی ئێوە لە ماڵەوە دانیشتون و داواتان لێ کراوە لە ماڵەوەدا بنیشن بۆی ژیانتان پارێزراو بێ. کارمەندانی دام و دەستگا جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە باران و بە سەرما لەسەر شەقامەکانن بۆ ئەوەی ئێوە بە مرتاحی و بە بێکێشا و بە پارێزراوی لە ماڵەکانی خۆتان دابنیشن. چاوتان لەسەرمان بێ لەم بەرنمەیە. ئێمە هەوڵەدەین زۆرترین وێنەتان بۆ بگوێزینەوە، زۆرترین ڕەئیتان بۆ بگوێزینەوە، زۆرترین دیمەتان بۆ بگوێزینەوە کە لە ڕێگەیەوە بزانن ئێوە کە لە ماڵەوە دانیشتون کەسانێک هەن لەسەر شەقامەکان و لە شوێنی کارەکانیانن بۆ ئەوەی ئێوە بە مرتاحی و بە پارێزراوی دابنیشن و بمێن. یەکێک لەو بەڕێزانەی لەو کارمەندە خۆنەویستانەی ئێستا لەسەر شەقامەکانی هەرێمی کوردستانن هێزەکانی ئاساییشن. ئەوان ئێجگارماندون. من پێم خۆش بوو ئێستا کاک هاوڕێ بدوێنم پرسیارێکی سادە و ساکاری لێ یەکەم. ئەزانم ئێوەش وەڵامی ئەزانن وەکو بینەر، بەڵام دووبارە وەڵامەکەتان بۆ وەرەگرمەوە. کاک هاوڕێ ماندوو نەبی سڵاوت لێبێ، ئێوە بەم باران و سەرمایە چیەکەن لەسەر شەقامەکان؟ بەخێراتنتان دەکەم، سڵاو ڕێزمێ لۆ تەواوی گەلی کوردستان. بەڕاستی وەزعەکە زۆر ناخۆشە. لەو ئەمەش حەزماندە ئێستا لەو وەختەی لە ماڵی لەناو ماڵ و منداڵەکانمان بین، بەڵام پاراستنی خەڵک و ژینگە پاراستنی وەزعەکە زۆر لۆمە لە جانیما پێویسترە. بەڕاستی ئەمەوە داوا لە خەڵکی کوردستان دەکەین بەگشتی مادەم هاتووی قەدەغە کراوە، ئەنی قەدەغەکردنی هاتوچۆ بەڕاستی لە بەرژەوەندی ئەوانە لۆ ناو دوورکردنەوە ئەو نەخۆشیە. ئەمە حەز دەکەین بەڕاستی هاوکارمان بن، یارمەتی مامدن خەڵکەی گەلە. ئێوەش پێتان خۆش نییە لەم کاتەیە ئێستا لە ناو ماڵ و مناڵی خۆتان بن بەم باران و سەرمایە لە ژوورێکی گەرم بن؟ چی بەو خەڵکاناڵێن کە ئێستا لە ماڵەوەن و لە ژوورێکی گەرم بۆ خۆیان دانیشتون و داوایان لێ کراوە کە نێنە دەرەوە؟ بەڕاستی ئەمەش حەز دەکەن ئێستا لە ماڵێ بنەوەچەوان، بەڵام ئارکەکەیمە زۆر پیرۆسترە لە جانی خۆمان. ئارکەکە پیرۆسترە لۆمە. بەڕاستی لۆ پاراستنی جانی و خەڵکە لە زادەینە داوایان لێ دەکەن هاوکارمان بن با لە ماڵەکانە نێنە دەرەوە. قەدەغەکردنی هاتوچۆ لە بەرژەوەندی ئەوانە لە بۆزەی ئەمنی و هەم وەزعی تەندروستی. پێمان خۆش بوو هەر لەم بەرنمەیە ڕای هەندێک هاوڵاتیش وەربگرین کە ئێستا لە دەرەوەن. قوربان سڵاوت لێبێ ماندوو نەبی. خۆشبی سەلامەت بێوەش ماندوو نەبن. هەربژی پێم خۆشە بزانم لەم کاتەی کە هێشتا قەدەغەی هاتوچۆیە لە هەرێمی کوردستان جەنابتان بۆچی هاتوویتە دەرەوە؟ وەڵای من لە دوێنێوە لە لای پیرزین بوو، ماڵی براکەم لەوەیە. ئیمڕۆژ بەتەمانەوم تا ئێوارە بگەڕێمەوە، ماڵیشم لە عەنکاوەیە دەچمەوە. چ داواکاریەک تەیە لە تەواوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان سەبارەت بە پاراستنی گیانی خۆیان؟ وەڵای یەکەم من زۆر دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم لە هەموو دام و دەستگاکان. بەڕاستی ئینسان لە کەیف خۆشیە خەریکە بگرێتن. ئەو ئیجراتەی کە کرا زۆر لە جێخۆیەتی، زۆر سوپاسیان دەکەین. بەڕاستی بۆ پاراستنی ژیانی ئێمەی هاوڵاتیانە و داوا لە هەموو هاوڵاتیانیش دەکەم تا بتوانن من خۆم نووسیومە ئەرکی حکوومەتە لە یەکەم ڕۆژ قەدەغە هاتچۆ ڕاگەاندبا کەس لە ماڵ دەرنەچووبایە. من پشتگیری لێ دەکەم و بەخۆشم پێوە پابندە. بەڵێ زیان دووبارە سڵاوتان لێبێت لەسەر شەقامەکانین. بەم باران و سەرمایە مەبەستمانە زۆرترین ڕئیتان بۆ وەربگرین سەبارەت بەو کەسانی کە لەسەر شەقامەکانن وەکوترێن لە ئەرکدان بۆی ئێوە بە سەلامەتی و بە ئەمان بمێننەوە. ناکرێ برایانی پۆلیسی هاتوچۆ لەبیر بکەین پێش ڤایرۆسی کۆرۆنا و
لە ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و لە دوای ڤایرۆسی کۆرۆناش ئەوان بە بەردەوامی لەسەر شەقامەکانن بۆی ئێمە کەمترین زیانمان بربکەوێ بۆم بەشە لەگەڵ جەنابی مقدەمی هاتوچۆ فازڵ حاجی بەڕێوەبەری ڕاگەیاندنی هاتوچۆی هەولێر گفتوگۆیەک دەکەم کاک فازڵ سلااوتان لێبێت ماندوونە بن لە شتان ساغ بێت قەدەغەکردنی هاتوچۆ سەرەتا بۆ 48 کاتژمێر دواتر بۆ 72 کاتژمێر کرا من پێم خۆشە لەوێەوە دەست پێ بکەم دەستخۆشیتان و گلەیتان لە هاوڵاتیان چێ؟ ئێمە دەستخۆشیان هاوڵاتیان دەکەین لە سەرەتاوە تاکو ئێستا دەتوان بڵێم ئاستی پابندبوونەکە نمونەیی بۆ لە شاری هەولێر چونکە 48 کاتژمێر یەکەم بەڕاستی هەر باسی ناکرێت چونکە بەڕاستی سەرتاسەری بوو هیچ خەڵچێک ناتە دەرەوە بەڵام لە ڕۆژی سێهەم جۆرێک لە بێزاری وا دیار بە خەڵک دیار بوو بە تایبەتی ئەوانێک کە هەندێک پێداویستیان هەبوونیان کڕی بۆیە ڕێگادرا بۆ ئەوەی هەندێک ئاسانکاریش کرا لە لیژنەی پارێزگاوە بڕیاردرا کە هەندێک زۆری ئۆتۆمبیل خودت هەندێک زۆری کاسبکار بتوان لە دەرەوە بن بۆ ئەوی خزمەت گوزاری پێشکەشی هاوڵاتیان بکەن ئەوە وای کرد هەندێک کەس لەو نێوەندا ئەوە بقۆزێتەوە وە سەرپێچی تۆم بکاتن ئەگەرنا ڕۆژ یەکەم دۆم دەتوانم بڵێم ئاستی تۆمارکردنی سەرپێچەکان زۆر کەم بوو بەڵام بەداخەوە ڕۆژی سێهەم زیادی کرد ڕۆژی چوارەمیش هەمان بوو ئەوە وای کرد کە بەڕێز وەزیر ناوخۆ بڕیار دەبکاتن کە بە قڕوسکردنی سزایەکان لە حاڵەتی شکاندنی قەدەغەی هاتوچۆیەکە کاویشان بە گۆڕینی بڕی سزایەکە بوو لە 40,000 دینارەوە بووە بەچەند بزانم بۆی بەرچاویان دووبارە ڕوون بێت بۆ 100,000 دینار بۆ جاری یەکەم ئەگەر جاری دۆمیش دووبارە بکرێتەوە بکرێتن بە 300,000 لەگەڵ دەست بە سەداگرتنی ئۆتۆمبیلەکەی لە بۆ ماوەی 5 ڕۆژ بەڵام طبعاً ئەویان بۆکو بڕیار دەرچەوە بەڵام تاکو ڕێکارە یاسایەکان و ئیدارەکانی تەوا دەبێت نجادەچێتە بۆ ئەم سزایە ئەم پێبژاردنە پێتان وایە کاریگەری هەبێ ئەوەی کە بێتە دەرەوە جاری یەکەم 100,000 دوو هەم جار 300,000 و دەست بە سەراگرتن و حەجزکردنی ئۆتۆمبیلەکەی بۆ ماوەی 5 ڕۆژ کاریگەری دەبێت بەپی ئەزمموی خۆزانەوە وەکو مەسەری کامیرەکانی چاودێنی بڵی سزایەکە قورسە و خەڵک پێی نادرێت و چۆن کاری ئێمە سەرەتا بزانین ئەو سزایە بۆچی دانراوە بۆ پامەندکردنی هاوڵاتیان بۆ قەدەغەی هاتوچۆیەکە کە قەدەغەی هاتوچۆکەش تەنها هەرێمی کوردستان نیە تەنها عراقیش نییە و هەموو جیهان خەریکە دەچێتە سووری متبوونەوە یعنی لەبەر ئەوەی تهدیدێکی گشتگیر هەیە هەموو جیهان بەرامبەر ئەو تهدیدە دەبێت شەڕ بکاتن شەڕەکەشەوەیەوە ڤایرۆسەکە لێت دیارنی و تاکو ئێستا هیچ چارەسەرێکی نییە تەنها سیلاحەوەیەکە لە بەرامبەری بەکاربێنی خۆتی لێ بشاریتەوە لە ماڵەکەی خۆت دابنیشی بۆیە وەزارەتی ناوخۆ بڕیاری دەکرد کە قەدەغەی هاتوچۆ بۆ ئەوی هاوڵاتەکان لە ماڵی خۆیان دابنیشن لە حاڵەتی زۆر زەڕور نەبێتن مێنە دەرەوە بۆ ئەوەی کەمترین کۆنتاکت بکەن بۆ ئەوەی سەلامەت بن ئەوەی ئێمەش جێبەجێ دەکەین بەو شێوەیە یعنی بڕی سزایەکەم بەڵێ ڕادعە چووکە بەڕاستی هاوڵاتی ئێمە زۆر جار لەوانەیە لە بۆ گرتنی وێنەیەشی سەڵفی لە ناو بازار ئامادە بێت 40,000ەکە بدە بەڵام ئەگە 100,000ەکە بێتن لەوانەیە نێدا لەوانەیە ئەگە جارێک 100,000ەکەیدا بۆ جاردەمەگە هاوڕێکانیشی تەکلیفی لێ بکەن ئامادە نەبێت چووکە سۆر دەزانێت و جاریان 300,000 ژمارەکان چیمان پێڵێن سەبارەت بە پێشێلکاریەکان و هاتنە دەرەوەکان پێم وابێ هەنێ ژمارەتان لایە بڵێ وەکو ژمارەی سەرپێچیەکان دەتوان طبعا وەکو ژمارە زۆرم بەڵام وەکو نسبەگە حسابەکەی لەگەڵ ڕێژەی تۆماری ئۆتۆمبیلەکان کە لە هەولێرەمانە کە نزیک لە ملیۆنێکە دەتوانم بڵێم زۆر کەمە ناکاتە 100 پوینت مەسەرەن یەک لە 100 پوینتی ئەوەیش بزانە 111 سیارەمان حەجز کردو تاکو ئێستا 772 ئۆتۆمبیلیش SMS ڕاستە خۆ سزایان لە بۆ ناردراوە 182 مستەمسە چماوەرگرتووە 24 ماتۆرسکیریشمان دەست بە سەداگرتووە ئەوە کۆگشتیان ئەوانی سەرپێچەکان شکاندووەوە کەوتونەتە ناو هێزەکانی پۆلیس یان زێرەفانی یان ئاسایش یان هاتوچۆ ئێمە ناڵین تەنها ئێمە کردومانە بەدەستخۆشیەوە هەموو هێزە ئەمنیەکان لەو پرۆسەیە بەشدار بوون و هەمویان بە یەک دەستکارمان کردووە بۆ ئەوەی وا بکەین شارەکە ئێستاوە بە ئارامی و بەخۆشی بێنێت وەرگرتنی بەڵگەنامەکان مستەمسەکات ینی لە مۆڵات لە ساڵانە لە هەر شتێکی دیکە ئەمە تا دەوامی فەرمی دەست پێ نەکاتەوە ئەتوان وەریگرنەوە یا بۆیان نییە سەردانی بەڵێ دەتوان وەری بگرنەوە پاش لە سلێمانی ئەڵێ نادرێتەوە تا ئێمە ئێستا پاش ڕێکارە یاسایەکان کە دەگیرێتە بەر و ئەو کەسە سزا دەرێتن دەچێتن لە گەراجی حەجز ئەوەی ئۆتۆمبیلەکەی دەستی بە سەداگیرابێتن وەری دەگرێتەوە پاش دانی بڕی سزایەکە و بە هەمان شێوەی مستەمسەکەش وەرگیراوە وەری دەگرێتەوە پاش ئەوەی ڕێکارە یاسایەکان لەگەڵ دەگرێت باشە ڕێگە پێدانەکان کێ دەگرێتەوە بۆی دووبارە بۆ دەمەزەرد و تازەی بکەینەوە بۆ وڵاتی کێن ئەوانەی ڕێگە پێدراون بێنە دەرەوە بۆ بڵێ خۆی بیکەنە دوو بەش لە بەش یەکەم دوو ڕۆژی یەکەم تەنها هێزە ئەمنیەکان و تەندروستی و سیانەی ئاو کارەبا ئەو شوێنانی کە زۆر پێویست بوون ڕێگان پێدراو بوو
لە ڕۆژی سێ هەموو تاکو ئیمڕۆژ چەند زۆر ئۆتۆمبیلی تر و چەند شوێنی تر ڕێگایان پێدرا یەک لەوانە ئۆتۆمبیلی کۆمپانیەکانی دابەشکردنی خۆراک ئۆتۆمبیلی فرۆشتنی سەوزە و میوە ئۆتۆمبیلی گواستنەوەی گاز لە بۆ مۆریدەکان ئۆتۆمبیلی گواستنەوەی نەخۆشی ئەوانی کە نەخۆشی حاڵەتی تەواریان پێبێ ئۆتۆمبیلی فرۆشتنی غازی هاوڵاتیان و تانکەری ئاوەڕۆی ماڵان بە هەمان شێوە ئۆتۆمبیلی دیبلۆماتکاران و ئۆتۆمبیلی کۆمپانیەکانی سوتەمەنی و نەوت و ئۆتۆمبیلی چاودێری بازرگانی و ئۆتۆمبیلی دابشکردنی ئالیکی پەلەوەڕ کە دەڵین ئەو ئۆتۆمبیلانە یاخود دەڵین کۆمپانیەکانی خواردن لە بۆنمونە بۆ ئەوەی هاوڵاتی حاری بێتن کە دەڵین کۆمپانیەکانی خواردن واتەوە نیە هەر کۆمپانیا فەرمانبەرەکەی بە ئۆتۆمبیلەکەی خۆی بێتن نەخێر دەبێت ئۆتۆمبیلی کۆمپانیاکە بێتن و باجی کۆمپانیایەکە هەبێتن یاخود ڕێگا پێدان هەبێتن بۆ ئەوی بناسرێتەوە ئەمە لە ناو شارەکان ئەی ئاستی پابندبوون لە دەرەوەی شارەکان چۆنە چونکە تا ئێستا وای لاتووە لە جیانە دەمێکەوەیە ئێستا لە کوردستان تا ڕادەیەک وای لاتوە لە شارە گەورەکان پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کەمترە کاڵترە بەڵام تا بەرەو دەرەوەی شارەکان بڕۆی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تۆختر و زەخترە و ئێستا وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان تکا لە خەڵکەکەن لە ماڵ نەیەنە دەرەوە بەڵام ئەبینی هاتوچۆ هەیە لە دەرەوەی شارەکان ئایەمە تەنها سنووری ناو هەولێرەگرێتەوە دوێنەوە ڕێکاریەکان تونتر بووە باشە ئەگەر دیقەتدا بێت سەرەتا هەر زۆر ئاسایی بوو لە ناو قەزا و ناحیەکان لە دەور و بەریشار بەڵام ئێستا ڕێکارەکان تونتر بۆ چونکە کاتێک کە خوا نەخواستە کەسێک کە ئەو نەخۆشیە دەگرێتن چ لە ناحیەیەک بێت چ لە قەزایەک بێت چ لە سەنتەری شارێک بێت بە هەمان شێوە نەخۆشیەکە بڵاو دەکاتەوە بەس خۆی باجی نادا خەڵکی دیگەش باش مەسەلەی پەیوەندی کۆمەڵاتەکانیش بێت لەوانەیە لە سەنتەری ناحیە قەزایەکان زۆر بەربڵاوتریش بێتن یعنی خەڵک زیاتریش کۆنتاکت لەگەر یەکتر بکاتن خوا نەخواستەکە کەسێک لە دارەتوو لە بۆ نمونە ئەو نەخۆشیە بێت لەوانە بتوانێت بە شەو ڕۆژێک هەموو دارەتوو توشکە دوای ئەوەش خەڵکی ئەو دارەتوێ دێتە ناوشار و لە ناوشار بڵاو دەبتەوە یعنی بۆیە پێویستە ئێستا ڕێکاریەکان تند کراوە و لەوانەیە ئەگەر بێت و درێژە پێ بدرێتن ڕێکاریەکان زۆر تونتریش بکرێتەوە لە دەوروبەری شارەکانیش با ماشەوەی شارەکانی باشە ئێستا ینی بەنسبەت درێژکردنەوەی ماوەی قەدەخەکردنی هاتوچۆ ئەمە پێتانوانیە زۆر ڕۆڵی دەبێت لەوەی بە تایبەت ئێمە بەرەو 21 مانگە ڕۆین کە سەری ساڵی نوێی کوردیە ئیتر وەرزی سەیرانە هەندێک خەڵکەیە وەکو ڕەحم بە خەڵک ناکەن خۆیان ناپارێزن خەڵکیش ناپارێزن کوردستانیش ناپارێزن ڕێکارەکان بەرامبەر بەوان بە هەمان شێوە ئەبێت و هەمان سزا دەدرێن لە ڕووی مادی و لە ڕووی وەرگرتنی مستەمسەکات و لایەنە معنەوی خۆی ئەمە تەمەنامان دەکرد لە ڕۆژی 21 مانگ ئامادەکاری مام کردبا لە بۆی کە چۆن خەڵک بەڕێ بکەین بچێتە سەیرانەکان بەڵام بەداخەوە ئەو زروفەکە هاتووە ئیتر ئەو بە سەرێنی کوردستانی و ئەمەش بەڵگەیە کە پۆلیسی هاتوچۆ نامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر وەرزی سەیران بێرە بێ خەڵک بپارێزن ئێمە پلانمان ئامادەکرد بۆ ژەمەل هەموو پلانمان ئامادەکرد بوو کە چۆن خزمەتی هاوڵاتیان بکەین کە دەست نەدەرەوە بەڵام بەداخەوە ئینشاڵڵا لە کاتێکی تر تەعویز دەبێتەوە کاتێککە ئەو ڤایرۆسە نامێنێتن ئینشاڵڵا جیهان خۆشتر دەبێتن بە شێوەیەک دەبێتن کە خەڵک زۆر بە ئاسانی بچێت دەرەوە تەنانەت لە حاڵەتی ئێستا کە ئەو ئەگەرە هەیە یاخود ئەو مقۆمخۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسە هەیە ئەگەر خەڵک بچێتە دەرەوەش لەوانەیە ئەوەندە بە مرتاحیدانە نشێت و تام لە سەیرانەکەی نەکاتن بۆیە ئێمە دەڵێنە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆتان دابنیشن سەیرانەکە بکەن سەلامەت دەبن بەرامبەرەکانیشتان سەلامەت دەکەن ئەگەر خۆتان ڕێنماییانەکەن بە هیچ شێوەیەک نێنە دەرەوە ئێمە ڕێگەش نادەین چونکە بەڕاستی ئێستا هەندێک توو لە ڕێگا هەیە لەوانەیە لە دەوروبەری شار کرابێتەوە بەڵام ئەو توو لە ڕێگانش مزجێنی بە خەڵک دەین لە ئەوڕۆ ڕداخراوە یعنی نەچن بچن بڵێت من لە خەتی بنەسڵاوەوە دەردەچم و دەچمە پشت شار یا خود لە خەتی کەس نەزانەوە دەردەچم ئەو ڕێگانە هەمووی گیراوە و ڕێکاری زۆر تون دەگیرێتە بەر لە دژی ئەو کەسانێک کە ئەو قەدەغی هاتووە دەشتێن چونکە مەبەستەکە تێدا سەلامەتی هەمووانە باشە ئەوە ماشەڵڵا بارانەکەش زۆر زیاد دەکات دڵمان لایەوانەیە کە لەسەر شەقامەکان چی بە نسبەت هاوکاریکردنی فەرمانبەران بە تایبەت ئەوانەی کە موچە وەردەگرن بەڵێ طبعا ئمڕۆژ موچە دابشکردن هەبوو سبەینش بەردەوامیە ئینشاڵڵا هەفتەی داهاتوو جووا دەبێتن پلانێکی زۆر باش ئامادە کراوە لە بۆ ئەوە لە بۆ هاوکاریکردن و سەرجەم مەفرەزەکان لە هەموو شوێنەکان تێگەیاندراون فەرمانبەری هەر وەزارەتێک کاتێک کە دەچێت کە باجەکەی لە ناوسەیتەکانیشان دەدوە ڕۆژی وەرگرتنی ڕاتبەکەیەتی ڕێگای پێدەدرێتن بچی ڕاتبەکەی وەرگێت و بگەڕێتەوە ناو ماڵەکەی خۆی بەبێ هیچ شێش زۆر سپاس بۆ بەڕێز فازڵ حاجی بەڕێوەبەری ڕاگەیاندنی هاتوچۆی هەولێرمان دوومان کردی دەستان خۆش دەستان خۆش بێت ئازیزان بەرنامەکە هێشتا بەردەوامە چاوتان لەسەرمان.
دیارە ئێمە لە ناوەڕاستی بەرنمەکەین بەڵام ئەوەی تێبینیەکەین کە هاتوچۆ هەیە و سەیری پشتی منیش بکەن بە بەردەوامی 20 سیارە وەستاوە 20 سیارە ئەچێ 20 سیارە وەستاوە پرسیارەکە ئەوەیە ئەمانە بە چ ڕێگەیەک دێنە دەرەوە ئێستا لێرە ئەوە بینی هەندێکی تایە بۆ نمونە ئەم کارتەیە پێیان دراوە کە هەڵگری ئەم باجا لەلایەن پارێزگای هەولێر ڕێگە پێدراوە بۆ هاتوچۆ بە ئۆتۆمبیلی ژمارە ئەوە ناب من دەستان خۆش بێ زۆر سپاس لەم پیاوە بەڕێزە ناپرسم چونکە چەندین کەسی دیکە بوون ئەم باجەیان پێەیە ئەم ڕێگە پێدانەیان پێ ئەبێ بزانین ئەم ڕێگە پێدانە لەسەر چ بنەمایەک دەکرێت ئەوەی لێرە ئێمە وەستاوین دیارە ئەو بەڕێزانەی لێرن لە ئەرکان ڕێگەیان پێ نەدراوە یاخود نایەنەوێ قسە بکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە کۆمپانیا بەبێ ئەوەی لەلایەن پارێزگای هەولێرە و لەلایەن قایمقامێتەوە ڕێگەی پێدرابێ دێت ئەڵێ من کۆمپانیام چەندین ئۆتۆمتیایەتی خێزانی تایە ینی هاوڵاتیان پێچێت زۆر زۆر تامەزرۆی دەرەوە بن هێشتا لەوە وەکو پێویست تێ نەگەیشت بن کە ئەم ڕێکارانەی قەدەغەکردنی هاتوچۆ بۆ ئەوانە کە نەیەنە دەرەوە ژیانیان پارێزراو بێ ئەوەتە هەر کەسێک دێت وەرەقەیەکی پێیە باجێکی پێیە ئیتر بۆ نمونامە کۆمپانیایەکە کە ڕێگە پێدراوە ڕێگە پێدانی کۆمپانیاکەیە ڕێگە پێدانی حکوومەت نییە دەستت خۆش بێبرا ئەمە چۆن نەکرێت ئایا هەموو کۆمپانیاگە توانێت ڕێگە پێدانێ بکات و خەڵک بێنێتە دەرەوە تکا لە حکوومەتی هەرێمەکەین تکا لە وەزارەتی تەندروستیەکەین تکا لە وەزارەتی ناوخۆەکەین ئێوە کارەکانتان زۆر زۆر بە جوانی و ڕێک و پێکی هێناوە مەهێڵن هەندێک شتی لەم جۆرە خەلەل کێشە بۆ ئەو ڕێکارانە دروست بکات کە داواتان لە خەڵک کردووە پابند بن سوپاستانەکەم چاوتان لە سەرمان بێ هێشتا بەشێکی دیکەمان ماوە قسەی تیاە لەسەر شەقامەکان تا ڕادەیەک هەستەکەی تا ڕادەیەکی کەم قەرەباڵغیەکەیە من بۆم بەشە لەگەڵ جەنابی مقدم لوقمان محەممەد بەرپرسی ئۆبەی ڕۆشنبیری لیوای سێ کۆماندۆ گفتوگۆیەکەکەم جەنابی مقدم سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە دیارە ینی ئێمە ماوەیەکی لە بەیانیەوە لەسەر شەقامەکانین ینی ساردە ناخۆشە ئێوە بە بەردەوامی لەسەر شەقامەکانن لە ئەرکدان تا چەندە هاوڵاتیان بەگشتی هاوکاری ئێوەن لە پابندبوون لە کەمکردنەوەی ئەرکەکانی سەر شانتان زۆر سپاس بۆ ئێوە بێگومان دەوری ئێوەش کەم نییە ئەمیشە لە بەرچاو گیراوە لە هەموو کاتێکە بێگومان لەو ڕۆژێکە فەرمانی من ئەتەجاوز کوردێکی خۆمان قەدەغی هاتوچۆ ڕاگەیانراوە ئێمەوەکو پێشمەرگەی زێرەبانی لە ناو شار ئەرکی دیاریکرامان پێست بێدراوە کە ئەویش جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەیە بۆ فەرزکردنی فەرمانەکە ئەویش قەدەغەکردنی هاتوچۆیە ئەکید کێشە هەیە ینی مەشاکیلی دێتە پێش ئەوەش ناکاتە ئەوەی بڵێ هیچ جێبەجێ نەکراوە بەڕادەیەکی زۆر باش زۆریش باش جێبەجێ بووە خەڵکێکی زۆری شاوکاری کردوین بێگومان هەر دیاریشە بەچاو بۆبای ئەوە شەر خروقات هەیە بەڕاستی ینی خروقاتەکان هاوڵاتی ئاساین یان ئەوانن بۆ نمونە بناوی دەستگایەکەوە بەناوی کەسێکەوە بەناوی حزبێکەوە ینی زیاتریکەن ینی بۆی ڕاشکاو بین حکوومەتیش بزانێت چ هەنگاوێک بنێت وڵای ئەمنیش ڕاشکاو بم ئێمە خروقاتەکە حقەت ئەوانن ئێمە کە خۆمان بەخاوەنی زانین یعنی لە هەموو لایەکە نا بڵێن تەرەفێک بەتەنیا هەر جیهەتێک بەتەنیا دەبێ ئەم خروقاتە هەر جیهەتێک هەر دەستگایەک لای خۆیەوە لەسەری ڕاوەسەیە ئەمە گرنگە ئەمە وەک فەرماندەی پێشمەرگەی زێرەفانی ئاگاداری کردوین بە فەرمی بۆ هەمومان هەموو ئەفسەر و پێشمەرگەیەکە لە دوای ئەرکی فەرمی خۆی دوای واجبی فەرمی خۆی لە ماڵەوە دانیشێ التیزام بە قەدەغی هاتوچۆ بکە هەویەکەی ناسنامەکەی بەکاربێنێ بۆی دوایەوە بێ بۆم نییە بە مەدەنیەوە بێم لە ناوشار بگەڕێم ئەگەر بازگەیە گوتی بۆ کوێ دەچی پێناسەکەی خۆمی پیشان دەم تا ئەحراجی کەم ناچار بێ بە ناچاری بڵێ فەرمی ئەمە گرنگە بەداخەوە ینی زۆر کەس التیزام بەم هەستە نیشتیمانیەوە ناکە منەڵێم ئەمە هەستێکی نیشتیمانیە بەرپرسیارەتیە ئەمە بەرپرسیارەتی عامە
بەداخەوە ئەم جاری شەڵێم بۆ ئێمە هێشتا لەسەر ئەوە قڵیەتە ماوینەتەوە لەگەڵ ڕێزم خەڵک هەیە ئێوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ قووەتی پێگەکەی تاقیکاتەوە قووەتی پێناسەکەی تاقیکاتەوە بزانێ من تا چەند ئەم پێگەمە ئەڕوا ئەمە جوان نییە دیاردەیەکی نەشازە ناشارستانیە بابەتەکە بابەتی ژیانی مرۆڤایەتیە ئێمەش لە ناو ژیانی مرۆڤایەتی ئەنی دەوڵەتانی تر بۆ هەموو تەکنۆلۆژیا بۆ هەموو تەتەوراتە ئەوانی سە دۆش داماون باشە ئێمە ینی باشش هاتوین لە من تابعەکەم لە تویتەر بینیم لە تورکیا لە ئیتالیا لە بەریتانیا تویتم بینیوەکە مەدحی ئێرە کراوە من پێم خۆشە هاوڵاتیان هەر هەموو بە هەموو چین و توێژەکان حیزبیە ناحیزبیە کار بەدەستە ئەوەیە پێشمەرگەی کوردستان ماوەی پێشوو بەرامبەر بە داعش و ئێستا شەر بەرامبەر بە داعش وەستاوە لەسەر سنوورەکانی ئەمە پارێزن ئێوە پێشمەرگەکان لە ناو شار دیسان هاتوونەتە سەر شەقامەکان لە تەواوی کوردستان هاوڵاتیانە پارێزن ژیانیانە پارێزن و پێتان خۆشە ئەوان سەلامەت بن چ داواکاریەکت لە هاوڵاتیانەیە بە گشتی سەبارەت بە پابەندبوون تا ئەم مۆتەکەی ڤایرۆسی کۆرۆنایە ئەم کابوسە تێ ئەپەڕێنین و نجاتمانە بێنین ئینشاڵڵا گرنگترین داواکاری بۆ ئێمە تەنها ئیلتیزامکردنی هاوڵاتیانە بە ڕێنمایەکانی حکوومەت ئەمە بۆ ئێمە مهمە وەکو لێرە جهتێکی تەنفیزی لێرە ئەگەر ئەوان ئیلتیزام نەکەن بە ڕێنمایەکانەوە ینی بەڕاستی شتێکی وامان پێ ناکەن من زیاتر لە کاتتان ناگرم جەنابی مقدم لوقمان محەممەد وەرپرسی وەبەی ڕۆشنبیری لیوای سەی کۆماندۆ جەنابتان ماندوو نەبن هاوڕێکانتان لە تەواوی دام و دەستگاکان ماندوو نەبن لەشتان ساغ بێت و هەمیشە پارێزراوە. بۆ ئەم بەشەی بەرنامەکە وەکو لە پێشەکێکە ئاماژەمان پێدا مەبەستمان بوو ئەو کەسانە ئەو بەڕێزانە ئەو بەرپرسانە بدوێنین کە لە بەرەی یەکەمی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان بۆ ئەوەی بزانین چیان کردووە و بۆ ئەوەی معاناتی خۆیانمان بۆ باس بکەن و بۆ ئەوەی بە ئێوەش بڵێن ئەو کاتەی ئێوە لە ماڵەوەن و هێشتا بێزارە بن کە لە ماڵەوەن چەندین کەس هەیە لە ناو کارایە زۆر زیاتر لە ئەرکەکەی خۆی جێبەجێیەکە تەنها بۆ ئێوە بە ئەمان و بە سەلامەتی لە ماڵەوە بمێننەوە بۆم بەشە من میوانداری بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەدم کردو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دکتۆر سلااوان لێبێ ماندوو نەبن هەر بژین پێم وابێت تازەترین بڕیاری درێژکردنەوەی ماوەی قەدەغەی هاتوچۆیە ئەمە چۆن بوو بۆ ئەم بڕیارە درا چ کاریگەریەکی لەسەری شەکانی ئێوارێت بەڵێ خۆشبەختانە هەموو ڕێنماییەکانی کەەوە ئێستاکە گیراوەتە لە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەوانە هەمووی تا ئێستا کاریگەری زۆر باشی هەبووە لە بۆی بتوانین تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆلی ئەو نەخۆشیە بکەین یەکێک لە بڕیارە گرنگەکان ئەوە بوو قەدەغەکردنی هاتوچۆ بوو قەدەغەکردنی هاتوچۆ بیرۆکەکەی لەوەیەکەوە خەڵک تا بکرێتن کەمتر بەریەککەوتن هەبێ و کۆبوونەوە و گردبوونەوە لە شوێنەکان هەبێت باش ئەوە تا ئێستاکە خۆشبەختانە ئەو 96 کاتژمێری کەوا تێپەڕ بووە الحەمدولیلا تا ئێستا هیچ نەخۆشی ترمان نەبووە کە تۆمارکرابێتن وەکو کۆرۆنا هەر ئەوانی پێشتر بوون ترسەکەی ئەو نەخۆشیە لەوەیەکەوە بۆی هەیە بە شێوەیەکی خێرا بڵاو بێتەوە لە تاکێک لۆ تاکێکتر ئەو قەدەغەکردنی ئەو هاتوچۆ و ئەو ڕێنمایانە و ئەو یاسایانی کە دانراون کەەوە جێبەجێ بکرێن هەمووی وا دەکاتن کۆنتترۆلی نەخۆشیەکە ئاسانتر ببێتن و بکەن کەمترین ژمارە تووشی ئەو نەخۆشیە بوون باش بەنسبەت قەدەغەکردنی هاتوچۆوە ئەمە ئایا ینی بە شێوەیەکی فعلی کاریگەری ڕاستە و خۆی لەسەر کەمکردنەوەی تەشەنەکردنی ڤایرۆسەکە هەیە؟ بە تاکید وەکو باسمان کردکەوە گردبوونەوە ئەگەر نەبێ گردبوونەوە نەبێتن کەمتر بڵا دەبێتەوە جگە لەوەش بەڕاستی ئەو ڕێکارانەی کەوا گیراوەتە بەرکەوە فڕۆکەکان داخراوە یان مەرزە فەرمیەکان داخراوە بە تایبەت لەو شوێنانی کە هاوڵاتیانی کە دەگەڕانەوە لە وڵاتانی کە نەخۆشیەکە بڵاو بیتەوە ئێستا ئەوانە ناگەڕێنەوە کەواتە نەخۆشی نوێ داخلی هەرێمی کوردستان نابێت جگە لەوەش بەریەککەوتن کەم بووە وا دەکە ئەگەر نەخۆشی
نوێ هەبێت یان لە ناو کۆمەلگا بڵاو بۆ بێتەوە دەستنیشانکردنی یان دیاریکردنی ئەو نەخۆشانە ئاسانتر دەبێتن. کەوا ڕۆژانە ئەو کەسانەی گومان دەکرێتن یان پێشببینی دەکرێت ئەو نیشانیانیان هەبێتن ڕۆژانە سنتەری چارەسەری کۆرۆنامان هەیە ئەلەوێ پزیشکان لە نزیکەوە چاودێریان دەکەن و پشکنینی تاقیگەییان لۆ دەکەن لەوێ ڕایەکلا دەبێتەوە ئایا ئەم نەخۆشیە هەیە یان نیەتی. بۆیە ئاسانتر دەبێتن کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە. باشە بە پێی ینی قسەکردن لەسەر ئامارەکان لە جیهاندا و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیشانی من ئێستا پێش ئەوەی ئەم بەرنمەیەمە کە تۆماریەکەین ئەمڕۆ و هەر ئەم شەودا ئەبەزێ بەرنمەکە ینی 200,000 تێپەڕان لەسەر ئاستی جیهان ژمارەی توش بووان بەستم خۆتەزانی ئەمە ینی چین ئێران ئیتالیا ئەمانە زۆر بە خراپی کاریگەری لەسەرداناون ژمارەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان چیمان پێڵێن تا چەندە ژمارەیەکی وان کە ئینسان دڵی پێی خۆش بێ بەڵام لە هەمان کاتە پشتیشی لێ نەکاتەوە بڵێ تا بەڵێ لێرەدا ئەمە دوو شتمان هەیە بەڕاستی ترس هەیە تۆقین هەیە ئێمە بە شێوەیەکی گشتی پێمان باشە هەر هەموو خەڵک ترسی هەبێت ترس وا دەکاتن کەوا پارێزگاری لە خۆت بکەی و کەمتر بەریەکەوتن هەبێ و پارێزگاری لە نەخۆشیەکە بکەیت بەڵام نەبێتە تۆقین ئەوەی کە ئەو داتایانی لەبەردەستە لە وڵاتانی ترکەوا سیر دەکەین لە ماوەی چەند ڕۆژێک ژمارەی نەخۆشیەکانیان لە ژمارەی زۆر کەم بۆتە 1000 و 10,000 و ئەوانە بەڕاستی لێرە پێویستە ئەمە هەڵوەستەیەک بکەین و زیاتر ڕێنماییەکان جێبەجێ بکەین ئەوەش تەنها بە حکوومەت ناکرێت تەنها بە دائیرەیەک ناکرێت بەڕاستی پێویستی بۆیە هەمومان هاوکاری یەکتر بین لە هەر تاکێک لە ناو کۆمەلگە لە خێزانەکان پابەندی ڕێنماییەکان بن چەندی جگەلەوەی بەریەککەوتنێ هەتا پاکراگرتنی ماڵ پاکراگرتنی تاکەکان شوشتنی دەست زوو لەگەڵ هەر بەریەککەوتنێک دوای ئەوە دەستت بشۆی تاوەکو چکە یەک لە ڕێگا گواستنەوەکان جگەلەوەی کە لە کۆکەیان لە پژمین دەگوازرێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ جگەلەوەش بۆی هەیە لە کاتی کۆکەکردنیان ئەو پژمینە ئەو وردیلانەی کە دەردەچێتن بۆ هەیە بکەیتە سەرتەنەکان و بە واستەی دەست بگوازرێتەوە بۆ چاو لووت دەو باشە بابەتێکەیە بووی هاوڵاتیان بیزانن ئەوانەی کە لە ماڵەوەن ئەوانی داوایان لێکراوە لە ماڵەوە بمێنەوە بۆی پارێزراو بن دۆخی پزیشکان دۆخی پەرستاران دۆخی تیمەکانی تەندروستی دۆخی تەواوی کارمەندانی تەندروستی ئەوانەی کە لە بەرەی یەکەمی ئەم جەنگەن لە چ دۆخەکان معاناتیان چییە خەمەکانیان چییە بۆیە ئەم پرسیارەکەم بۆی ئەوانەی لە ماڵەوەن بزانن کە پزیشکان و تەواوی ستافە تەندروستیەکان چەند ئەرکێکی پیرۆز جێبەجێەکە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە پزیشکان و کارمەندی تەندروستی بە شێوەی 24 کاتژمێری داوام دەکەن و ئەوەی لە کەرەنتینەکانە لە بازگەکانە لە نەخۆشخانەکانە ئەکەوە ئێستا نەخۆشخانە فریاکەوتنەکان کراوەیە شوێنی ئێشیگیری ددان هەن جگەلەوەی بۆ هەندێک نەخۆشی تایبەتی درێژبیان وەکو تەلەسیمیا و شێرپەنجە و ئەوانی شوشتنی گورچی لەیان پێویستە ئەوانە پزیشک و کارمەند هەر هەمووی لە ئامادە باشی لەداوامدا ینی کە باسی ڤایرۆسی کۆرۆناکرێ ئەوە نییە ژیان لە هەرێمی کوردستان وەستا بێت و تەنها گرنگی بە ڤایرۆسی کۆرۆنا هەیە دانی ئێش هەیە نەخۆشی درێژخایەنی هەیە بەجیا بە نەخۆشیە جیاوازەکانەوە لەگەڵەوە شایانی تیمەکان جگە لەوانەی ئەرکەکەی دیکەیان کە بەرامبەر و دژ بە دوژمنیەکە کە نادیارە کارەکانی دیکەشیان جێبەجێ کارەکانی تریش بەردەوامە جگە لەوەش بەڕاستیان پێم خۆشە لێرە ئاماژە بە کاری فریاگوزاری ئەمبولانسەکانیش بکەین 122 کەوا ڕۆژانە ئەو داتانی دێتە بەردەستمان ڕۆژانە نزیکەی 200 حالەتی گواستنەوەی نەخۆش هەیە ئەوەی نیشانەی کۆرۆنای هەبێ یان نەخۆشیێکی ئاسایی هەبێ غەیری کۆرۆنا با بڵێن کە دەگوازرێتەوە بۆ فریاکەوتنەکان و لۆدێکی زۆریان لەسەرە لێرەشدا پێم خۆشە هاوڵاتیانیش بتوانن متمانەی تەواویان بە ئەو ئەمبولانسە و بۆ فریاگوزاری 122 هەبێت جگە لەوەی کەوا ڕێنمایی کۆرۆنا ژوەردەگرن لە بۆ دکتۆر ینی بەنسبەت دەستکێشیان ئەوەی لە سلێمانی و ئەو ناوچانە پێوترێت دەستکێش و لە هەولێر و ئێرە پێوترێت دەستەوانە و بەکارێنانی ماسک و کەمامە و دەستشتن پێم خۆشە جەختێکی زیاتری لەسەر بکەیتەوە چەند گرنگینەوە دەست شوشتن وەکو باسمان کە گرنگجێکی تایبەتی هەیە لە بۆی هەر بەریەکەوتنێک هەبێتن وا باشترە بۆ خۆپاراستنیش بیچەندی بکرێت زوو دەست بشورێت جگە لەوەی کەەوە دەستەوانە یان دەستکێشکە بەکاردێ یان دەمامک بەکاردێ
بە تایبەتی دەستکێش کە بەکار دێمانەوە نییە هەر تاکێک کە بەکاری هینە تاکو و ڕۆژەکە تەواو دەبێت لە دەستی بێتون و ئەوش بەرێک بەرکەوتنی هەیە ئەو خاڵە پێم باشە گرنگی پێ بدەینکەوە ئەگەر ئەو دەستکێشەش بەریەکەوتنی لەگەڵ تەنەکان بێ لە ڕووی دەستکێشەکەەوەش بۆی هەیە ڤایرۆسەکە بگوازرێتەوە لێرەدا ئەوە گرنگە کە دەستکێش بەکار هات بەریەکەوتنی لەگەڵ تەنەکان هەبوو پێویستی بە گۆڕین هەیە گۆڕینەکەش ئەوە نییە بڵێن فڕێ بدرێ لە ناو ئۆتۆمبیل لە ناو مەسعود و سەرخەر لە سەرجادە لە ناو ئەوەی تایبەت با بڵێن لە شوێنێکی پاشماوەی تایبەت دابدرێتن بە تایبەتی لەو شوێنانەی ئەگەر نەخۆشی ئەوەی لێبێ نەخۆشی بەوانەی لێبێ کە پشببینی ئەو نەخۆشییان لێ دەکرێت کۆڕۆنا یانیش بەریەککەوتنیان لەگە خەڵکی زۆرە باشترە بە شێوەیەک تاکو و تەریقەی لەبەرکردنەوەی دەستەوانەکە پێویستە ئەوەندە کۆنتاکتی نەبێتن کە لەبەر باش سەبارەت بە دەمامکیان ئەم ماسکانە ڕای جیاوازای هەندێکەڵە نەبێت تەنها نەخۆشەکە بەکاری بێنێ هەندێکەڵێن ئەبێت بەم ڕۆ بێ بە ڕۆکەی دیکە چۆن بێ ئەمەیان چەند گرنگە بەکارێنانی وە چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە کەسەکە بپارێت گرنگەکەی باشە لە بۆ ئەوی ڤایرۆسەکە نەگوازرێتەوە ئێستا بە پێ ڕێنمایەکانی تەندروستی جیهانی WHO ئەو دەمامکانێک کە ئێستا ئێمە دامانناوە ئەوانە زیاتر بۆ نەشتەرگەری بەکارێت ئەوەی تریش N95 پێدەڕێنکەوە فلتەرێکی لەگەڵە هەردووکی باشی خۆی هەیە و دەتوانێت بیگەڕێنتەوە گرنگی هەیە جگە لەوەش بۆ شێوەی لەبەرکردنی ڕاستە ئەوانەی کەوا نەشتەرگەریە پێویستە بە شێوەیەک دابدرێتن کەەوە چەند کاتژمێرێک بۆی هەیە دەمێنێتەوە زۆربیان هەشت کاتژمێر دەمێنن دوای هەشت کاتژمێرەکە پێویستی بە گۆڕین هەیە لە بۆی کاری خۆی بە باشی بکات. باشە پێم خۆشە ڕێنمایی ئەوە بزانم ینی لەلایەکەوە حکوومەت ئەرکی خۆی جێبەجێ کردووە لە قەدەغەکردنی هاتوچۆ لە هێشتنەوەی ئەو جێگایانی کە خزمەت گوزارین و پێویستن بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی بەردەوام دەچن بەدەم هاوڵاتیانەوە بەڵام ئەبینی لەلایەنە کۆمەڵایەتیەکەوە هاتوچۆکردن و میوان و میوانداری و من چەندین نامم بۆ هاتووە ئەڵێت بڕواتە بێت تا ئێوارە سێوەج بە میوان بەڕێیەکەین ینی خەڵکەکە غەڵەت تێگەیشتووە وازانێت ئەمە پشووە بۆەوەی ئیسراحەت بکەن و ماڵ و ماڵ بگەڕێن ئەمە چەند مەترسی هەیە بە تایبەت دەبینی مناڵی ساوە بەرکەوتنی هەیە لەگەڵ خەڵکی گەورەیە کەسانێک چەندین جێگاکەن ئەگەڕێن ڕەنگە دوکاندار بێت دوایی دێتەوە بۆ ناو خێزانەکە پاشانە چەند بۆ میوانی بە کۆمەڵ لە جێگەیەکی ژوورێکی ئاوایە 15 نەفەر کۆبۆتەوە ڕێنمایی ئێوە لەم بارەیەوە بۆ وڵاتیان چێ بەڵێ ئەو هەر لەسەر تا جێبەجێکردنی ڕێنمایەکان و قەدەغەکردنی قوتابخانەکان و کۆلێژەکان ئەوانە بەڕاستی ئەمە زۆر زار زەختمان لەسەر ئەوی کردەوە کەەوە ئەوە بۆی نییە خەڵک بچی میوانداری یەکتر بکیان بچیتە سەیران یان سەردانی شوێنە قەرەباڵغانەکان بکات جگە لەوەی کەوا ئێستا قەدەغەی هاتوچۆش کراوە ئەوانە زیاتر بۆ پارێزگارکردنە لە تەندروستی هەر تاکێک هەر خێزانێک بۆیە وا باشترە هیچ خێزانێک ینی هەتا لەگەڵ ناسیاویان لەگە خزمەکانیان تێکەل یەکتر نەبن و میوانداری و سەیران و ئەوشتانە نەکرێ باشترە. باشە ئەمە ئەگەر بیکەن مەترسی توشبوون و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و ئەرکەکانی ئەوش قورسترەکە بە تاکید بیرۆکەکە لەوەیە کە بەریەکەوتن نەبێت تێکەڵبوون نەبێتن کە ئەو شتانە کراوە دەتوانین بڵێنی ڕێنمایەکان جێبەجێ نەکراوە و مەترسیەکە زیاد دەکاتەوە. باشە سەبارەت بە ئەم وەرزەکە وەرزی تر گەشت و سەیرانە ینی دیسانەوە ئەیڵێمەوە هاتوچۆ و قەدەغە کراوە چی بەو کەسانەڵێن کە لە نیەتیانە هەیە بچنە دەرەوە بە تایبەت بە کۆمەڵی خەڵکی بەڕاستی جگە لەوەی کەەوە لیژنەی بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە زۆر بە شێوەیەکی توندی بڕیار لەوە درەوەکەوە جێبەجێ خاڵەکان بکرێتن و پێویستە هەموو تاکێک پابند بێت جگە لەوەش هاوکاری هاوڵاتیان گرنگیەکی تایبەتی خۆی هەیە کە کارەکە وای لێ هاتیە وەکو تەندروستی گشتی و ئەویان وەکو تەندروستیشی نیشتیمانی مامەڵی لەگەڵ دەکرێتن بۆیە ناکرێتن هەر تاکێک یان چەند کەسێک بێوێتن کارەکە بشێوێنێتن یان بێوێ پابند نەبێ بە ڕێنماییەکان ئەوە کاریگەری لەسەر تەندروستی گشتی دەبێ بۆیە مامەڵەیەکی تایبەتیان لەگەڵ دەکرێتن و وا باشترە خۆیان هاوکاری یەکتر بین چووکە بە تەنیا ناکرێتن پێویستە هەر هەمومان بەیەکەوە هاوکاری یەکتر بین لە بۆی بتوانین ئەو نەخۆشیە دوور بکەینەوە لە شاری هەولێری خۆشەویست و هەرێمی کوردستان. ئینشاءالله دکتۆر کۆتا پرسیارم
ینی دیسانەوە سەبارەت بە ئەو بودجەیە کە حکوومەتی هەرێم بودجەیەکی دیکەی تەرخان کرد بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنەوە بە تایبەت بۆ وەزارەتی تەندروستی لە ڕووی ئامێرەکانەوە یانی زۆر جارە وترێت ئێمە ئامێری پێویستمان نیە بۆی خەڵک ئەم حقیقەتەش بزانێ ئێمە سوپاس بۆ خوا تا ئێستا ڤایرۆسەکە لە ئاستێکی نزمایە ژماری توشبووەکان کەمە و ژمارەی ئەوانەشی گیانیان لە دەستداوە کەمە ئینشاءڵڵا هەروە بمێنێتەوە کەمتر بمێنێتەوە بەڵام زۆر جاریشەکان بە ئینشاءڵڵا ناڕۆن پێویستی بە هۆشیاریە ئێمە لە ڕووی سیستمە تەندروستیەکەوە خوا نەخواستە دەرەقەتی ئەوە دێن کە ژمارەکە زۆر بێت ینی بە لە بەرچاوگرتنیەوەی وەزیری تەندروستی عێراقڵێت ئەگەر هەڵە نەبم لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە عێراق لە ژمارە 1660 ئەڵێ لە سۆماڵەوە نزیکین لەم ڕۆوەیەوە چی بە خەڵڕاستی سەرەتا پێویستە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەینکەوە لە نزیکەوە زوو پێش ئەوەی کەوا زۆر بڵاو بێتەوە تەشەنە بکات نەخۆشیەکە لەسەر تاسەری جیهان بودجەی تایبەتی دەست نیشان کرد لە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە و ئێستا بودجەیەکی تری تایبەتیشیان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە داناوە جگە لەوەش بەڕاستی لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئامادەکاریەکی زۆر باش کراوە ئینشاءڵڵا نەخۆش زیاد ناکە بەس لە حالەتێک ئەگەر نەخۆش زیاد بکاتن ئێمە چەند پلانێکمان داناوە ئێستا 3 نەخۆشخانەمان بەردەستە ئامادەیە بۆ وەرگرتنی نەخۆش نزیکەی 150 قەروێ لەمان هەیە جگە لەوەش ئێمە پلان بی و سی و ئانەشمان داناوەکەوە نەخۆشخانەی ڕزگاری 400 قەروێلەیە دەتوانین لە ماوەی 2 کاتژمێر چۆلی بکەین و ئەگەر خوا نەخواستە نەخۆش زیادی کرد نەخۆشخانەی ڕۆژئاوامان هەیە لێرەدا پێم خۆشە دەستخۆشی لە نەخۆشخانە تایبەتەکانیش بکەینکەوە زۆربیان پێشنیاری ئەویان کردیە ئەگەر لە حالەتێک پێویست بکاتە نەخۆشخانەکانی ئەوانیش بێن خزمەت پێشکەش بکەن چ بۆ نەخۆشی تر چ بۆ نەخۆشی لە کەرتی تایبەت ئەوانیش هاوکارن لێرەدا ئەوانە هەمووی وادەکە بتوانین بڵێن ئامادەکاریەکی باش کراوە ئینشاءڵڵا زیاد ناکە بەس تاڕادەیەک ئەگەر نەخۆشی زیاد بکات دەتوانین چارەسەریان لە بەداوین بکەین. دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر زۆر سوپاس سەرڕای سەرقاڵیتانە و کاتتان بە ئێمە بەخشی زانیاریەکان گرنگ بوون بۆ بینەرمان بێن. دیارە کە باسی ئەو کەسانە بکەی لەم کاتی قەدەغەکردنی هاتوچۆیە لەم جەنگەی بەرانبەر ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەنراوە ناکرێ ئێمە ئەو کەسانەمان بیر بچێتەوە کە جێگا و ماڵەکانمان کۆڵانەکانمان گەڕەکەکانمان بیناکانمان بە پاکی دەیەڵنەوە ئەو کارگوزارانەی ئەو ئەندازیاری پاک و خاوێنیانەی کە لەسەر شەقامەکانن ئێستا خۆتان بە چاوی خۆتانەیان بینن چۆن پۆلیس و ئاسایش چۆن کارمەندانی تەندروستی بەردەوام لە کاردان ئەوانیش بەردەوام لە کاردان و تەنانەت وەکو بەرپرسێکی شارەوانیش ئاماژەی پێدا بوو ئێستا ڕێژەی خۆڵ و خاشاک لە 5 بە بەراورد بە ماوەی پێشووتر کە قەدەغەیات و چۆنە بوو زیاتر بۆ چکا وڵاتیان لە ماڵەوەن شتی زیاتر بەکارێنن شتی زیاتر دەخۆن خۆڵ و خاشاکیان زیاتر دەبێت بۆیە من مەبەستم بوو کە ئەوانیش بدوێنم بۆی ئەوان بێبەش نەکەین لەوەی کە هاوڵاتیانی ژاگادار بن ئەمان بە بەردەوامی لە ئەرکدان و ئەرکەکەی ئەمان هیچی کەمتر نییە لە ئەرکی دام و دەستگاکانی دیکە. ماندوونە بندەستان خۆش بێت پێم خۆشە ینی باسێکیەوە بکەن کە ئێوە لەم دۆخەی ئێستاشە هەر لەسەر شەقامەکانن ئەرکی خۆتان جێبەجێکن. والله ئێمە واجبمان لەسەر ناوچاری خاوێن بکەن و پاکخواان هەڕابگرن بۆ خدمەت هەموو ملەتێکی داهێنەرەوە ئێمە دەمانەوێت هەموو هەر یارێکمان ئەوە بێتن جێکی ئەوە فۆری ئەمە دەکەنە جێ نائهلین مشکلە لەسەر چارەوانیمە بیتن بەنەوەی ئەمە پاکخواانی خۆمان واجبە لەسەرمان چاری خۆمان خاوێن بکەینەوە يعني بهيج نوع نما أولاد وكذا كبره من عني يوهم عمل هم باخان هو تما شقا مكان ديال هم باخان يو أما تعيجين هم باشا بالو پیاوش پرسیارێک بکەم لە ئێستادا باسی ڤایرۆسی کۆرۆنایە باسی ئەوواکرێت کە خەڵک پابند بێ باسی ئەوواکرێت کە خەڵک خۆی بپارێزێ بە نسبەت ئێوەوە وەکو خەڵکانێک کە
بڵین مامەڵە لەگەڵ خۆڵ و خاشاکەکەن مامەڵە لەگەڵ ئەو شتانەکەن کە وڵاتیان فرێدەن بۆی پاک و خاوێنی شارەکان بە جوانترین شێوە ڕابگرن چەند لە ڕووی دەستەوانەوە لە ڕووی دەمامکەوە لە ڕووی ئەو مەوادانەی کە بەکارهێنن بۆ پاک و خاوێنی ئێوە بڵین هاوکاری کراون و شتان بۆ دابین کراوە. بەڵێ ئایتمان ئەموو ڕۆژ سبەینان نییە ئەو دەمانکەمان دەدەنێ پەنجەوانەمان دەدەنێ دێنە ئیش بەس ئێستا لە شارعین کە دەچینە ناو ئیش لە منتیقەی دەمام چی دەبەستن و پەنجەوانە دەستی دەکەن. باشە لە ڕۆژێکە چەند دەمامک بەکارهێنن؟ یەک ئەمە ئیشەکەمان وایە دوو سەفەر دەکەین دوو سەفەر بکەین تەواو دەچینەوە. ئاواتە یعنی ئێوە لە ڕۆ تەندروستیەکەەوە ژیانتان پارێزراوە. هەموو یعنی متعیدە تەماممان دەدەنێ و پەنجەوانەمان دەنێ یعنی ئەوانە ئیش دەکەن دوو سەفەری خوان دەکەن دێنە ناو چەرکە سیارەکە دەچۆنەوە دوان خاوێن دەغەتر ڕادەگرێن ئێمە سەرپەرشتی دەکەن تەماشا دەکەن تا نقطانە تەبی نەکوونە لە جێتی عاتڵ بیتن. ئەزیزان سڵاوتان لێبێت لەم بڕگەی بەرنامەکە لەگەڵ جەنابی قایمقامی قەزای ناوەندی هەولێر گفتوگۆیەکەکەین بۆی لە دەستی یەکەوە زانیاریەکان بگا بە ئێوە بزانن دۆخەکە چۆنە ئەمان چیان لەسرە و جێبەجێیان کردو ئێوە شیتان لەسرە جێبەجێ بکەن. کاک نەبەزماندوو نەبی سوپاس کە سەرڕای سەرقاڵیتانەوەتانێ ئێستا نزیکە بینەوە لە ئەم کاتی کە بەرنامەکە تۆمارەکەین لە نزیکە بینەوە لە 5 ئێوارە ئێوە هەر لە شوێنی ئیش و کاری خۆتانن. پێم خۆشە بزانم دۆخەکە بۆچی ناوەناوە ئەوترێت ئەو چواردە ڕۆژەی کەماوە کە ئەمڕۆ جەنابی وەزیری ناوخۆش لە سلێمانی ئاماژەی پێدا بۆچی یعنی تەرکیزەکە لەسەر ئەم مانگەیە هێندا دوای ئەمە چی ئەبێت ئەگەر ئێمە بەڕێکوپێکی تێپەڕین. طبعا سەرەتا دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئەو بڕیارانەی تاکو ئێستا دراونەکو بەڕێز وەزیری ناوخۆش ئاماژەی پێکرد بڕیاری دروست بوو. هەنگاوەکانی حکوومەت زۆر جددی بوون لە سەرەتاوە. خودی بەڕێز سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتی هەموو لیژنەکان دەکا کۆبنەوەکان سەرپەرشتی کۆبنەوەکان دەکا ئەو بڕیارانەی کە دەردەچێت لە ڕێگای بەڕێزیان تێدەپەڕێ و دەردەچێتن. هەنگاوەکان زۆر باش هاتوونە. ئێمە وەکو کوردستان بەگشتی و وەکو هەولێر ئێمە باسی هەولێر بکەین دەتوانین بڵێن بارودۆخەکە لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام ئەوە لە بۆشایی نەهاتووە کە لە ژێر کۆنتترۆلدایە ئەوە بە هەول و هیمەتی هەموو لایەک هاتووە لە ئەنجامی ئەو بڕیارە دروستانەی کە حکوومەت دەری کردووە تاکو ئێستا هاتووە بەخۆی ئەو بڕیارانە کە دەردەچێتن طبعاً پاش دیراستکردن دەردەچێت لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی پاش ڕاوێژکردن لەگەڵ پزیشکەکان لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆیە کە باز لەوەی دەکرێت کە چەند ڕۆژی داهات و زۆر گرنگە بۆ ئێمە تاکو ئێستا زۆر بەباشی هێناومانە هەموو لایەک هاوکار بووینە ئەگەر بێت و هاوکاری باشتری شەبیتن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ دەستگاکانی حکوومەت بەڕاستی دەتوانم بڵێم زۆر بەسەرکەوتووی ئێمە بارودۆخەکە تێدەپەڕێنین هیواداریشین کە هەروە بێتن. ئێمە لە هەولێر باز لە 8 حاڵەت دەکرێتن دیارە کەیسەکانیان دیارە لە چێ هاتنە و توژبوون بەرکەوتنیان لەکوێ بووە بەڵام ئەوەی گرنگە بابەتی کەرەنتینەکردنی ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی وڵات گەڕاونەوە زۆر بەڕێک و پێشی ئەنجام درراوە تاکو ئێستا زیاتر لە 2000 کەس لە سنووری هەولێر کەرەنتینە کراون واتە لە ژێر حەزری سەحی دانراون متابعی بەردەوام دەکرێتن هەزاریان زیاتر ماوەکەیان تەواو کرد ماوەی 14 ڕۆژەکەی دەرچوونە ئەوانەی تریژ ڕۆژانە پشکنینیان بۆ دەکرێت ڕۆژانش چەند سمپل وەردەگیرێ و پشکنین بۆ دەکرێت ئێمەوە لە ڕۆژی چارەمین تاکو ئێستا هیچ حاڵەتی نوێ نەبووە هیوادارین کە ئەوە بەردەوام بێ ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان قەدەغەکردنی هاتوچۆ قەدەغەکردنی ئەوەی کە لە نێوان شارەکان لە ناو شارەکان هاتوچۆ بێت ڕۆڵی هەبوو لەوەی کە ڤایرۆسەکە هیچ نەبێ ڕێگری بکرێت لەوەی زیاتر تەشە نەبکات ئەو ڤایرۆسە دەگوازرێت لە کەسێک بۆ کەسێکی تر کۆبوونەوەی خەڵک زۆر شتێکی خراپ و مەترسیدارە بۆ ئەوەی بەپەلە و بە شێوەیەکی بەربڵاو بگوازرێتەوە ئەگەر تێبینی بکەین سیر بکەین ئەو وڵاتانەی کە بەو شێوەیە
ئەو ڤایرۆسە لی بڵاو بووە بەڕاستی گرنگیان نەدا بەو بابەتانە خەڵک تێدا کۆبەوە پرۆسەی خوێندنیان ڕانەگرت بازارەکانیان ڕانەگرت با بڵێن دەتوانین بڵێن گرنگیان بە بەو بابەتە نەدا وەکو پێویست یاخود لایەنە داراییەکە ئابوووریەکەیان بە گرنگتر زانی لە سەلامەتی و لە تەندروستیان لەم بابەتەشە ینی پێم خۆشە لەسەر وەستم کاک نەبەزیانی جنابی وەزیری ناوخۆ کاکنەبەرم ڕۆمەژەی بەوە داوتی داهاتی ناوخۆمان نزیکە بێتەوە لە سفر تا ڕادەیەک وایە مە لە نێوان خراپ و خراپتر خراپەکەمانەوە بژاردەوە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان زیانێکی زۆری مادی بەرەکەوێ بەڵام بۆ ئەمەی کرد لە یەکەمین کۆبوونەوەی لژنەی باڵای بەرەنگار بوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کرد کە ژیان و تەندروستی هاوڵاتیان لە سەروی هەموو شتێکە لە سەروی هەموو بەرژەوەندیەکە بۆیە گرنگجیەکی تەواو دەبی ئێمە بە ژیانی هاوڵاتی بە تەندروستی هاوڵاتی بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین کەوا ڕێگری بکەین لەوەی کە هاوڵاتی ئەو ڤایرۆسەی نەگاتێ بەڕاستی ئێمە ئەو بڕیارانە ئەو ڕێوشوێنانی کە گرتوونمانە بە احتیمالە تۆزێک قورس بی هاوڵاتیش تۆزێک گرانی پێ داخستنی بازارەکان بە دڵنیایەوە خەڵکێک زەرمەند دەبیتن گرتنی شەقامەکان سەپاندنی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ ئێمە دەست بە سەرگرتنی ئۆتۆمبیل ئەو هاوڵاتیانەی کە دێن ئەوە هەموو بڕیاری قورسن کە بەسەر هاوڵاتی سەپا لە کاتێکدا دەبینین هاوڵاتی هیچ تاوانێکی نەکردووە کەرەنتینەکردنی ئەو هەموو هاوڵاتیانە لە ئەنجامیشە لەبەر خاتری بەڵێ کە قسمەتەکەی وا بۆ لەو کاتەدا سەفەر بکە ئێمە خەڵکەیە کەرەنتینەکراوە خاوەنیش با بڵێن بڕوانامەیەکی بەرزە چوویتە وڵاتێکی ئۆروپی بۆ ماوەی 2 ڕۆژ تەنها بۆ مؤتەمەڕێک بۆ کۆنفرانسێک بەڵام کە هاتێتەوە دەبی 14 ڕۆژ کەرەنتینە بکرێ ئەوە هەر هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیان ڕاستە ئێمە شەسمان بۆی کردی لەبەر ئەوەی بە بەردەوامی لە ناو بارودۆخەکەینەوە و پەیوەندیمان لەگەر هاوڵاتیانەیە تۆزێ قورسە هەیە نەخۆشی شێرپەنجەی هەبووە لە دەرەوە گەڕایتەوە بۆ چارەسەر کە چوویتە دەرەوە بەڵام ئێستا کەرەنتینە کراوە بە باشترین شێوەیە ئێمە خزمەتیان دەکەین هەموو کاتی شەوڵمانداینەکەوە ئەوان ڕازی بن لەبەرەوەی دەڵێمەوە کەوان هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە بەڵام بۆ ئەوەیە ئەو هاوڵاتیانە بپارێزیێن خواستەیەکەیان لە دەرەوە بەرلێکەوتنێکی هەبی ئەو ڤایرۆسی وەرگرتی بیتن بە ماوەی 14 ڕۆژ دیار دەبیتن ئێمە ڕۆژانە پشکنینیان بۆ دەکرێت و پێشی دەریش بچن لە کەرەنتینە پشکنینیان بۆ دەکرێت و بڕوانامەیەکیان شەهادەیەکیان پێ دەدرێت کەەوە 14 ڕۆژی خۆی لە کەرەنتینە بردۆتە سەر باشە ئێوە وەکو قایمقامێت پەیوەندی ڕاستە خۆتان بە بازارەوە هەیە هاوڵاتیان ناوە نیگەرانیەوەیان لا دروستە بێ ئایا فلانەشت لە بازار ئەمێنێ ئایا احتیکاری پێوە ناکرێ ئایا خراپ سوود لەو دۆخەی کایە نابینرێت ئێوە چ ڕێنماییەکتان هەیە و چی بەو کەسانەڵێن کە بیر لەواکەنەوە قۆڕکاری بکەن بیر لەواکەنەوە نرخی شتەکان گران بکەن بیر لەواکەنەوە لە بازاری بکێشنەوە دوایی بە نرخێکی گرانتر بیخەنە بازارەوە و بەگشتی چۆنە ڕابڕێەوە طبعا لە سەرەتاوە لە کاتی دەرچوونی ئەو هەموو بڕیارە لایەنە ئابوووریەکەش ڕەچاو کراوە دراست کراوە کە چی بکرێ و چی نەکرێ دراست کراوەکەوە چۆن بازار خۆراکی تێدا بمینێتن کۆگاکان لەگەڵ وەزارەتی بازرگانی وەزارەتی ناوخۆ هەماهنگ بووە زانراوە ئایا چەندی با بڵێن بای چەند ماوەی چەند ڕۆژ ئەگەر بێت و هەموو دەواازەکان دابخرێن خۆراک و کەلوپەل هەیە ئەمە دەتوانین بە هاوڵاتیان بڵێن کەوا بۆ ماوەی 2 مانگ دەتوانم بڵێم کە خۆراک هەیە بە بوونی دەبیتن بەڵام جموجۆڵی بازرگانیش نەوەستا لەگەڵ وڵاتانی دراوسێش بەڵام لەژێر ڕێنمایی تەندروستی لەژێر چەند ڕێوشوێنێکی توندی پزیشکی ئەو کەسانەی یاخود ئەو شۆفێرانەی کە دەچن ئەو ئۆتۆمبیلانەی کە هاتوچۆ دەکەن لە نێوان شارەکان لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر بە تایبەت ئێران و وڵاتی تورکیا هەموو شتێک دراسەتی بۆ کرا و ڕۆشێنێک گیراوتە بەر بۆ ئەوەی ئەو حرەکە بازرگانیان نەوەستێتن بەڵام کز بووە ئەوە شتی بەنسبەت جوڵە بازرگانیەکەەوە بەنسبەت هاتنە ناوەوەی ئەو بار هەڵگرانەوە ینی من لە خانەقین لە کەلار لە دەربەندی خان لە سەید سادق لە سۆران لە دهۆک لە ناوچە جیاوازەکان لە هەولێر نامەم بووە تۆ ئاوڵاتیان نیگەران نەڵێن چۆن نیگەران نەبین کە ئەم بار هەڵگرانە دێنە ناوەوە کەسێک توشبوو نەبێت ڤایرۆسەکە نێنە ناوەوە
ئیتر بە مەبەست بێ یا بەبێ مەبەست طبعاً هەمووی بەڕێو شوێنی خۆی دێش لەگەڵ گومرگ لەگەڵ وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی ڕێو شوێنی تایبەتی گرتیتە بەر بۆ ئەوەی کە ئەو بار هەڵگرانە دێن ئەو ڤایرۆسە نەگوازێتەوە لە دەواازە سنووریەکان تیمە پزیشکەکان هەنا پشکنینی پێویستیان بۆ دەکرێت سام باسی دەواازای حاجۆ مەران بکەم ئەو بار هەڵگرە دێتن هەر لە گۆڕەپانێک لەسەر سنوور لە دەواازە سنووریەکە چەند ڕێو شوێنێک دەکرێت بۆ ئالوگۆڕکردنی ئەو بار هەڵگرانە بۆیە هاوڵاتیان لەو ڕۆوە دڵنیا دەکەینەوە تەنها ئەوەی ئێمە لە هاوڵاتیان داواکارین کەوا خۆیان بە دوور بگرن ئەجیناش ڕێکارەکانی تر هەمووی بە شێوەیەکی تەندروست گیراونەتە بەر حکوومەتی هەرێم هەموو وەزارەتەکان وەکو یەکتیم لە بەرامبەر ڤایرۆسی کۆڕۆنەکاریان کردیە شەڕێکە بەرامبەر ئەو ڤایرۆسە تاکو ئێستا سەرکەوتوو بووینە هەموو وەزارەتەکان هەموو لایەنەکان وەکو یەکتیم کاریان کردووە هیچ جیاوازیەک نەبوو ئێستا لیژنەکانی ئێمە هەموو لایەنەکانی تێدا بەبێ جیاوازی ئێمە لە پارێزگار ژووری ئۆپراسیۆنێکمان هەیە ڕۆژانە بە سەرپەرشتی بەڕێز پارێزگار کۆبنەوەکانی خۆمان ئەنجام دەدەین ئەوەی لە دەسەڵاتی ئێمە دابیتن ئێمە بڕیارەکان دەردەکەین ئەوەی تر ئێمە لەگەڵ سەروی خۆمان وەکو وەزارەتی ناوخۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕاوێژ و گفتوگۆی لەسەر دەکرێت بڕیارەکە بۆ بەڕێزیان دەبینێتەوە ئەوان دەری دەکەن بۆیە ئەو ڕێکارانەی کە پێویستە هەموو گیراونەتە بەر هیچ کێشەیەکمان لەو ڕۆوە نەبووە تەنها هاوکاری هاوڵاتی ئەگەر بە ڕێژەیەکی باشە بیتن ئەوە هەموو بەرنامەکان بە شێوەیەکی باش وەکو خۆی دانراوە جێبەجێ دەکرێت من زیاتر لە کاتیەوە ناگرم کاک نەبەست عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر سوپاس بۆ کاتی بە ئێمەت بەخشی سوپاس بۆ ڕێنماییەکانتان سوپاس بۆ زانیاریەکانتان ماندوو نەبن ئینشاءڵڵا بە کەمترین زیانی گیانی و ماڵی هەمومان پێکەوە دەست لە ناودەستی یەک چکە بەیەکەوە بەهێز و جوانین ئەم دۆخە تێدا ئەمەشیوە هیوادارین کەوا بە کەمترین زیان ئەو بار و دۆخە تێپەڕێنین ئەوەش دەبتە سەروەریەک شانازیەک بۆ هەموو خەڵکی کوردستان. ئەزیزان کاتی ئەوە هاتووە ئەو بەیتە شیعرەی مامۆستا هێمن بگۆڕین کەوتی لەم وڵاتە هەموو شت زۆرە بەنی ئادەم کەم دەوڵەمەندەکان پارلەمانتارەکان پارلەمانتارە نشینەکان بەرپرسەکان چ بەرپرسی حزبی بێت ئەوانەی لە حکوومەتن ئەو کەسانەی پارەیان پێیە ئەو کەسانەی دەوڵەمەند و سەرمایەدارن تکاتان لێ دەکەین وەرنە پێشەوە هیممەت بکەن هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کەسانی کەم دەرامەت بکەن هاوکاری ئەو کەسانە بکەن کە لەم دۆخەی ئێستا دروست بووە ناتوانن قوتوویەک شیر بۆ مناڵەکانیان بکڕن ئایا ئێوە بە مرتاحی لە ماڵەکانتانە خەون کە ئەبینن کەسێک 50,000 پێنیە بۆ ئەوەی دەرمانێکی پێ بکڕێت ئیمامی عەلی ڕەزای خوای لەسەر بێت دەفەرموێت مرۆڤ سێ دوژمنی هەیە دوژمنەکەی هەروەها دوژمنی دۆست و کەسە نزیکەکانی هەروەها هاوڕێی دوژمنەکەی بیرتان نەچێت ڤایرۆسی کۆرۆنا دوژمنی تۆیە دوژمنی دۆست و کەسە نزیکەکانتە وە سێ هاوڕێی هەیە ڤایرۆسی کۆرۆنا ئەویش بەکەم سیرکردن و ئیهمالکردن و پابند نەبوونە بە ڕێنمایە تەندروستیەکانەوە کەواتە پرسیارەکە لە کۆتاییدا ئەوەیە ئایا ئێمە دەمانەوێت وەکو وڵاتی چین بین کە پابند بوو ئێستا بە تەواوەتی کاریگەری ڤایرۆسەکەی کەم کردوتەوە یان دەمانەوێت وەکو ئێران و ئیتالیا بین کە گیریان خوادەوە بەدەست ڤایرۆسەکەەوە بڕیار لای ئێوەیە خواتان.